برسی منالم نخوارده ای شمال ای شمال ای شمال ای شمال دنیاکو دوم نمال بیکسو به هوا بسرم بعد از رکمه کلانو دروما تو بی تو خواهی وراری خواه شما توی شفا توی شفا هنوز گوفم مهم به کسبم بره همی بو بپنم تنیاوی دوری تو مکوشه دنیان حسرتی نمدل تارجه لدنیا صوت خوشه چی اخوی وا صوت خوشه الله شتاخو شتی وەکو چی شتی وەکو شتی ماڵە باش حەزی لە چی خواردنێکە هەموو شتێک لە خواردنەکانە حەزی لە چییە یاپراخ حەزی لە یافراخە بۆیە ماشەڵا جوانی خەپەی ماشەڵا لێ بێ لە باخچەی بکەی بپولە لە باخچەی پەپولەی بەڵێ پێم بڵێ ناوت چییە من ناوتم بیر کوێەوە ئادەم ئادەم تۆ گۆرانیت بۆ مناڵەکان وت بەڵێ ئەتوانی گۆرانیش بۆ من بڵێ بەڵێ گۆرانێکی بۆم بڵێەوە چیە بەدەستەوە جارێ بۆ سە پێم بڵێ کێکە کێکە خۆی برسیتە بۆچی برسیتە برسی منالم نەخواردە